کاندیدی ژمارە یەک مامی بچووک قوبات ئیمام جەلال قوبات تاڵەبانی بەناوی خوای گەورە سڵاو لە هەڵەبجە پایتەختی ئاشتی یا حەقە بڵێم سڵاو لە هەڵەوجە ئەو هەڵەبجەی کە یەکەم مەفرەزەی سەرەتایەکانی لێ هاتەوە ئەو هەڵەبجەی کە یەکەم شەهیدی شۆڕشی نوێیدا شەهید فاتح شێخ حەیدەر ئەو شارەی کە کچە کوردێک لە سنەوە بۆی هات شووی بە وەسمان پاشای جاف کرد و بۆ 9 ساڵ حکمڕانی کرد لێرە ئەو شارەی کە نەیهێشت درندەترین هێرشی کیمیە باران بێورە و بێ ئومێدی کە هەڤاڵان کەس و کاری سەربەرزی شەهیدان چێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان مێژووی هەڵەبجە چیرۆکی هەڵەبجە تەنها چیرۆکی دڵتەنگ و دڵتەزێن و پڕ نییە تەنها لە نەهامەت و ناخۆشی بەڵکو مێژووی هەڵەبجە پڕ بووە لە سەربەرزی و لە سەروەری و لە ئازایەتی و لە خۆشی و لە مەعریفە هەندێک لە بەناوبانگترین شاعری کورد وەک نالی گۆران ئەحمەد موختار مەولەوی هەمووی خەڵکی ئەم دەبەرە بوونە مێژووی هەڵەبجە کە پڕ بووە لە ئازایەتی و نەبەردی پاڵ نەرێکە بێ بۆ ئێمە تاکو بەردەوام بین بەو ئازایەتیە و بەو بوێریە بەرەو ئایندەیەکی ئارام و خۆشگوزەران و گەشت بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەڤاڵان خۆشەویستان ئەم کوردستانەی کە ئەمڕۆ تێیدا دەژین ئەو کوردستانە نییە کە باو باپیرمان خەباتیان لە پێناوی کرد ئێمە ڕۆژانە ئەبیستین لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە کە ماندوو بوونە لە نائارامی ماندوو بوونە لە ناسەقامگیری ماندوو بوونە لە نائارامی سیاسی و کۆمەڵایەتی نیگەرانن کە هەر چەندە وڵاتەکەمان کوردستانەکەمان دەوڵەمەندە و ئابووریەکی بەهێزی هەیە بەڵام ڕێژەی بێکاری و ڕێژەی هەژاری زیادی کردووە چاوەڕێی ئاستێکی باشتری خزمەتگوزاریەکانن بەڵام هەڤاڵان زۆر کەس هەبوونە کە هاتوون بەڵێنی بە ئێوە داون زۆر کەس هاتوون کە پێتانی وتووە واتان بۆ ئۆکەین و واتان بۆ ئۆکەین و هەر چەندە یەکێتی بێگەر نییە یەکێتی بێکەم و کورتی نییە بەڵام یەکێتی پابند بووە بە بەڵێنەکانی ڕابردووی خۆی و ئێستش ئەی سەلمێنێ کە ئەو بەڵێنانەی کە پێشکەشتانیەکە جێبەجێیەکە بە پشتیوانی ئێوە تەنها یەکێتی توانیوێتی هەڤاڵان هەرچی هەنگاوی گرنگ ناوە لە هەم هەرێمی کوردستانە یەکێتی لە پشتی بووە و دڵنیابن ئەو هەنگاوە گرنگانەی کە لە ئایندەدا بەجێ دەکرێن هەر بەدەستی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێیەکرێن ئێمە سەلماندوومانە کە پێویستەکە شەڕ بکەین شەڕەکەین ئێمە سەلماندوومانە کە پێویستە خاک و نیشتیمان بپارێزین لە هەموو کەسێک زیاتر لە هەموو کەسێک گوێرانەتر لە هەموو کەسێک ئازایەنەتر خاک و نیشتیمانی کوردستانە پارێزین بەڵام سەلماندووشمانە کە ئێمە حزبین کە خەباتەکەین لە پێناوی ئاشتی و ئارامی ئێمە جۆێکی دیموکراسیمان خوڵقاندووە کە یارمەتی دەربووە بۆ ئەوەی چەندەها حزب و بزوتنەوەیە لێمان جابێتەوە و بە کەیفی خۆیان قسە بە یەکێتی بڵێن قسە بە حکوومەتەکەیان بڵێن
قسە بە دام و دەستگاکانمان بڵێن قسە بە پێشمەرگەکانمان بڵێن قسە بە ڕابردووەکەشمان بڵێن ئەو ڕێگایەمان پێداون ئێمە باوەڕمان بە دیموکراسیە ئێمە باوەڕمان بە ئازادیە بۆیە ئێمە تاکە هێزین کە ئەتوانین ئارامی بەدەست بهێنین چکن ئێمە ئەزانین بەدەستهێنانی ئارامی بەدەستهێنانی ئارامی بە بەدەستهێنانی ئارامی خۆشگوزەرانی و ئاوەدانیشی بەدواوە دێت کوردستانێکی ئارام کوردستانێکی خۆشگوزەرانە بێت کوردستانێکی ئارام ئەو کوردستانە ئەبێ کە کۆمپانیاکان ئەتوانن دەست بکەنەوە بە کاری خۆیان کوردستانێکی ئارام ئەو کوردستانە ئەبێ کە بەڵێندەرەکان بۆی دەگەڕێنەوە و دەست دەکەنەوە بە کارەکانی خۆیان و هەلی کاری زیاترە ڕەخسێنن بۆ گەنجەکانمان بۆ ژن و کچەکانی کوردستان بۆ تێکۆشەر و بە ئەزمونەکانی کوردستان بەڵام زۆر بەداخەوە زۆر سپاس زۆر بەداخەوە ئێمە بۆ ماوەیەکی زۆر تەرکیزمان تەنها پشتمان بەستووە بە داهاتی نەوت وەکو تاکە سەرچاوە بۆ کوردستان بۆیە بە دەنگی ئێوە بە پشتیوانی ئێوە بە قووەتی ئێوە ئێمە کێشەی نەوت لە بەینی کوردستان و عێراق چارەسەرەکەین تاکو بتوانین تەرکیز بکەین لەسەر ئەو لەوێتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو لەوێتەکانی وەکو گەشە پێدان وەکو گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ وەکو گرنگیدان بە گەشە پێدانی پیشەسازی وەکو گرنگیدان بە گەشە پێدانی کەرتی گەشتیاری و سیاحی بەم هەنگاوانە ئێمە ئابووری کوردستان هەمە جۆرەکەین چونکە ئابووریەکی هەمە جۆر ئابووریەکی بەهێزە ئێمە بە قووەتی ئێوە بە قووەتی ئابووریەکی بەهێزەوە ئەتوانین خزمەتگوزاریەکی باشترمان پێشکەشکەین ئێمە ئەمانە تەنها وەکو شیعار پێشکەشی ئێوە ناکەین ئێمە خاوەنی وعدی خۆمانین خاوەنی بەڵێنی خۆمانین چکن جەماوەری تێکۆشەری وەکو ئێوەمان هەیە چکن کادری تێکۆشەری وەکو ئێوەمان هەیە چکن پێشمەرگەی قارەمانی وەکو ئێوەمان هەیە و چکن پێشتر کە بەڵێنمان داوە بەڵێنەکانی خۆشمانمان جێبەجێ کردووە هاو نیشتمانیانی بەڕێز ئێمە بەڵێنمان پێدان کە هەڵەبجە ئەکەین بە پارێزگار و هەڵەبجە ئەمڕۆ پارێزگارە لەژێر شانازیەکی گەورە بوو بۆ من کە سەرۆکی لیژنەی بە پارێزگابوونی هەڵەبجە بووم و ئەمڕۆ لە بەردەمی مەحافظ و قایمقام و یەکە ئیداریەکانی هەڵەبجەدا لێرەین هەنگاوێکی گرنگمان ناوە بەڵام بە هەنگاوی بە پشتیوانی تێکۆشەری وەکو ئێوە ئێمە ئەتوانین بە فەعلی مەحافزەی هەڵەبجە بکەین بە پارێزگایەکی کارە تاکو بتوانێ باشتر خزمەت بگەێنێ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان من لێرە دەستخۆشیتان لێ یەکەم کە جادەیەکتان ناونا بە ناوی دکتۆر ئامانج ڕەحیم کە لێرە لە قاعەکەیایە چکە من ئەزانم ئەم دکتۆر ئامانجەی کە لێرەدایە چەند ماندوو بووە بە پارێزگابوونی هەڵەبجە بۆیە دەستخۆشیتان لێ یەکەم ئێمە بەڵێنمان پێدان کە کوردستان ڕزگارەکەین لە قەیرانی دارایی و قەیرانی ئابووری و ئێستا ئەبینن کە دۆخی ئابووری کوردستان بەرەو باشترە ڕوا و ئەبینن بەرەبەرە بە هەنگاوەکانی ئێمە بە چاکسازیەکانی ئێمە بە سەبر و تەحەمولی ئێمە کوردستان بەرەو ئاوەدانیە ڕواتەوە ئێمە بەڵێنمان پێدان کە دوو بووچە و سێ موچەی نایاسایی ناهێڵین کە بندیوارەکان ناهێڵین و سیستمی بایۆمێتری جێبەجێەکەین پابەند بووین بە بەڵێنەکەی خۆمان و ئەمڕۆ کوردستانەکەمان خاوەنی سیستمی بایۆمێتریە بەڵێنمان پێداین کە کەرتی نەوت و گاز شەفافترەکەین لە جاران بەڵێنمان پێداین کە جیهەتی سێ هەمەهێنین چاودێری ئەم پرۆسێ بکە و ئەمڕۆ مانگانە بەرهەمی نەوت و ئینتاجی نەوت و هەناردەی نەوت و داهاتی نەوت پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و جیهانەکرێن بەڵێنمان پێدان کە ئێمە گرنگیەکی زیاتر دەدەین بە خزمەتگوزاریەکان بۆیە هەر ماوەیەک لەمە پێش بەرنامەی خزمەتمان ڕاگەیان کە بەرنمەیەکە کە لە پێناوی باشتر خزمەتکردنی ئێوەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە خزمەتێکی باشترتان پێ ئەگەیەنێ
ڕوتیناتی ناو حکوومەتەکەتانتان کەمەکاتەوە شێوازی مامەڵەی حکوومەتەکەتان لەگەڵ ئێوەی هاوڵاتی باشترەکاتەوە بۆیە ئێمە زۆر جار گوێ لە پەندی پێشینانی خۆمانەگرین ئەو کەسەی کە بەردی گەورە هەڵەگرێ ئەو کەسەی کە بەردی گەورە هەڵەگرێ ناتوانێت بیهاوێژێت زۆر لایەن هەیە بەردی گەورەیان هەڵگرتووە زۆر لایەن هەیە بەردی گەورەیان هەڵگرتووە بەڵام بەداخەوە ئەو بەردەی کە هەڵیان گرتووە تەنها هاویشتیانەتە بیناکانی حکوومەت و دام و دەستگا حزبیەکان ئەو بەردە گەورانەی کە هەڵیان گرتووە نەیانتوانیوە بیهاوێشن نەیانتوانیوە ببەنە خاوەنی بەڵێنەکانی خۆیان ئەنواعی بەڵێنی بێبنەما و بەڵێنی بێکرداریان پێشکەش کردوون بەڵام هیچ کەرەستەیەکی حکومڕانیان نەبووە تاکو ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن بۆیە من لێرەوە بە ناوی خۆم وەکو سەرۆکی لیستی 105 بە ناوی ئەندامە بەڕێز و تێکۆشەرەکانی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان داواتان لێ ئەەکەین دەنگ بدەن بە لیستی 105 تاکو یەکێتیەکەمان بەهێز بکەینەوە تاکو بە دەنگی ئێوە بە قووەتی ئێوە پابەند بین و بە بەڵێنەکانی خۆمان دەنگ بدەین بە لیستی 105 تاکو بە قووەتی ئێوە بتوانین شەڕ بکەین بۆ شایستە داراییەکانی کەس و کاری سەربەردی شەیدان و تاکو شەڕ بکەین لەسەر مافی جوتیارەکانمان هەندێکیان لە ساڵی 2014ەوە شایستە داراییەکانی خۆیانیان لە بەغدا وەرنەگرتووە بە قووەتی ئێوە شایستە داراییەکانیان بۆ وەرەگرینەوە دەنگ بدەن بە لیستی 105 تاکو ئێمە ئارامی بەدەست بهێنین بۆ کوردستان دەنگ بدەن بە لیستی 105 تاکو ئێمە بە پشتیوانی ئێوە کارگەکانمان بەگەڕ بخەینەوە و کوردستان ئاوادان بکەینەوە کەرتی کشت و کاڵ ببوژێنینەوە لە کوردستان دەنگ بدەن بە لیستی 105 تاکو خزمەت گوزاریەکی باشترتان پێشکەشکەین ئەو خزمەت گوزاریە کە شایستەی تێکۆشەری وەکو ئێوە بێ دەنگ بدەن بە لیستی 105 تاکو ئێمە بتوانین قەرەبووی زیانی گیانی هەڵەبجەیەکان بدەینەوە دەنگ بدەن بە لیستی 105 تاکو ئێمە بتوانین بەردەوام بین لە بەدواداچوون بۆ منداڵەون بووەکانی ئەم دەبەرە بۆ ئارامی هەلی کار و خزمەت دەنگ بدەن بە لیستی شەهیدان ئەو حزبەی کە هەمیشە لە خزمەتی شەهیدان بۆ و هەمیشە لە خزمەتی شەهیدان دەبێ ئەو حزبەی کە هەمیشە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێ ئەو حزبەی کە هەمیشە هی هەڤاڵ مام جەلال دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 105 سلااو لە خەڵکی بە شەرەفی هەڵەبجە سلااو لە خەڵکی هەورامانی سەربەرز پێی ئارامی فرسەت و هەرمانی پێی خزمەت دەنگ دەیدەی پێی من تا خزمەت ئاکەر و هەر بژی هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن هەر بژین